گرنگە و سەبارەت بە پارێزگاریکردن لە دارستانەکانی کوردستان، سەبارەت بە پارێزگاریکردن لە بەڕوو سروشتی کوردستان. یعنی وەکو جەنابیشان ئاماژەیان پێدا پرۆژەکە ئێمە پرۆژەی بەناوی بوژانەوەی سروشتە و هەدەفی سەرەکی یاخود هۆکاری سەرەکی ئەنجامدانی ئەم پرۆژەیەش بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین داربەڕوو لە کوردستان و هەروەها ژینگە و سروشتی کوردستان بپارێزین. و ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی جێگەی ئەوەیە کە من ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان دامەزراوە یاخود فاوندێشنی ڕۆکی کوردستان و زانکۆی ئەمریکی لە سلێمانی و لە هەمان کاتیشدا ڕێکخراوی BGCI و لە هەمان کاتیشدا فەندی پرۆژەکە لەلایەن نەشنەڵ جۆگرافیەوە دابین کراوە. پرۆژەیەکی 2 ساڵە و لە ماوەی ئەم 2 ساڵەدا چەندین بەرنامە و کاری تایبەتمان هەیە، هەم لە ئەنجامدانی چەند وەرکشۆپێکە و لە هەمان کاتیشدا ئەنجامدانی ڕووپێوی تایبەت بەو ناوچانەی کە دارستانەکانی بەڕووی تێدایە، دیاریکردنی جۆرەکانی بەڕوو و کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر سەرجەم ئەو ناوچانەی کە ئێمە لە کوردستان هەمانە و لەسەر کۆکردنەوەی داتا و زانیاریش لە هەمان کاتدا لەسەر سەرجەم ئەو هۆکارانەی کە دەبنەهۆی لە ناوبردن و تێکچوونی دارستانەکانی کوردستان. و وەکو بەڕێزیشتان دەزانن سەرڕای بوونی ئەو هەموو گۆڕانکاریەی کە لە کەش و هەوادا لە ناوچەکەدا دەگوزارێ بەداخەوە ئێستا کۆمەڵێک هۆکاری ناوخۆیی ناوچەییش هەن کە دەبنەهۆی ئەوەی کەوا دارستانەکانی کوردستان لە ناو بچن، دارستانەکانی کوردستان بەرەو کەمبوونەوە بڕۆن و لە ئایندەدا ئێمە دارستانەکانی کوردستان خەتەرێکی زۆر گەورەی لەسەر دەبێت کە کۆی پرۆسەی ژینگەیی بە دڵنیاییەوە دەکەوێتە خەتەرەوە و زۆر سپاس.